ناوکۆکیەکانی تورکیا و یۆنان نەهامەتی کۆچبەرانی زیاد کردووە و هەردوو وڵات یەکتر تۆمەتبار دەکەن بە بەکارهێنانی توند و تیژی لە دژی کۆچبەران و ڕێگری لە گەیشتن بە سنوورەکانیان. لە نوێترین پێشهاتیشدا 38 کۆچبەر لە دوورگەیەکی نێوان هەردوو وڵات دۆزرانەوە کە لە ناوەڕاستی مانگی تەمووزەوە لە دوورگەکەدا بوون. نوتاز میتەراشی وەزیری کۆچی یۆنان ڕایگەیاند 35 کۆچبەری سووری و 3 فەڵەستینی کە لە 22 پیاو و 9 ژن و 7 منداڵ پێک هاتبوون بە دووری 4 کیلۆمەتر لە دوورگەی ئیڤرۆسی تورکی دۆزراونەتەوە کە چەند ڕۆژێک بووە ڕێگەیان لێگیراوە و لە نێویاندا ژنێکی دووگیان هەبووە و گواستراوەتەوە بۆ نەخۆشخانە. وتیشی تورکیا لەژێر هەڕەشەدا کۆچبەرانی ناچار کردووە ڕوو لە سنوورەکانی وڵاتەکەی بکەن. بە پێوتەی کۆچبەرەکانیش منداڵێکی سووری تەمەن 5 ساڵ لەسەر خاکی تورکیا گیانی لەدەستداوە. ئەوەی ژمایەی نیگەرانیە و داوای هاوکاری لە ڕێکخراوی نێودەوڵەتی خاکی سوور دەکەن بۆ دۆزینەوەی تەرمی منداڵەکە و ڕادەستکردنەوەی بە کەسوکاری. ڕێکخراوە ناحکوومیەکان و دەستگاکانی ڕاگەیاندنیش ئاماژەیان بۆ کردووە کۆچبەرەکان قوربانی ئۆپەراسیۆنەکانی بەرەنگاربوونەوەی نایاساین لە نێوان تورکیا و یۆنان کە وای کردووە بۆ چەند ڕۆژێ لە دوورگەیەکی ناو ڕووباری ئێڤریس کە سنووری هەردوو وڵات جیا دەکاتەوە ڕێگەیان لێ بگیرێ. لە بەرامبەردا وەزارەتی بەرگری تورکیا ڕاگەیاند 107 کۆچبەری نایاساییان ڕزگار کردووە کە لەلایەن یۆنانەوە ناچار کراون بگەڕێنەوە بۆ خاکی تورکیا. ئاماژەی بۆش کردووە هێزەکانی پاسەوانی سنوور لە ویلایەتی ئەدرنەی سەرسنووری یۆنان 108 کۆچبەری دیکەیان دۆزیوەتەوە کە تەرمی کۆچبەرێکیان پێبووە و بەپێی ئەو وتانەی لیان وەرگیراوە لەلایەن هێزەکانی یۆنانەوە ڕووبەڕووی تند و تیژی و لێدان بوونەتەوە.